الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. آمين. بینەرانی بەڕێز و خۆشەویست، مسلمانانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموولایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکاتن، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکات، بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمان مرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە ئینشاءالله تعالە. خۆشەویستانم، لە بەرنامەی بەختەوەری خوای پەروەردگار بەختەوەری دنیا و قیامەتمان بکاتن و ئەو بەرنامەی بخاتە تەرازووی چاکەکانمان. لە حەڵقەی ئەمڕۆماندا دەچینە خزمەت فەرمودەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئیمامی ئەحمەد بۆمان ڕیوایەت دەکات لە ئەبوو دەڕی غەفاری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ. طبعاً ئەبوو دەڕ یەکێکە لە سەحابە هەرە خۆشەویستەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، و هەم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەبوو دەڕی زۆر خۆشویستووە و هەم ئەبوو دەڕیش پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام لە خۆی زیاتر خۆشویستووە. لەبەرەوە کاتێک ئەبوو دەڕ ئەو فەرمودەیە لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕیوایەت دەکات، دەفەرمێ ئەمەڕەنی خەلیلی. طبعاً خولەت قیمەی خۆشەویستی و مەحەبەتە. ئەمری پێکردووم خۆشەویستەکەی خۆم سەلی الله عەلەیه وسەلەم بسەبع. فەرمووی ئەمری پێکردووم کە حەوت شتان بکەم لە ژیانی خۆمدا کە هەر حەوتیان دەبنە مایەی بەختەوەری ئینسان. ئینسان بەختەوەر دەکەن لە دنیادا و ئەو بەختەوەریەش دەبێتە مایەی، وەکو گوتمان، ئینسان هەم لە ڕووی ڕوحیەوە ئاسوودە بێ، لە ڕووی ئیمانیەوە بەختەوەر بێ، و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئینسانێکی بە سوود و بە قازانج و بە نەفع دەبێتن. لەبەرەوە دەفەرمێ ئەمەڕەنی بحب المەساکین والدنو منهم. دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمری پێکردووم کە خەڵکی فەقیر و هەژارم خۆش بوێ و لێشیان نزیک ببمەوە. لەبەرەوەش ئەبوو دەڕ ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ هەتا وەفاتیشی کرد. ئەگەر مسلمانێکی بینی بایە وەزعی خۆش بە، ئەنێگە بە حەڵاڵیش هانەک بە حەرامی. مسلمانێک سەحابەیەکی بینی بایە وەزعی خۆش بە، جلوبەرجی جوانی دەبەردا بایە، دەوڵەمەندی پێوە دیار بایە، دەیگۆ دنیا ئەتوشی گۆڕی و ئەتۆش بەکەلک ڕەفاقەت و برادەرایەتی من نایی. تاوای لێهات لە شام معاویەی کوڕی ئەبی سوفیان ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەبوو دەڕی دەرکرد، ناردیەوە مەدینەی لای ئیمامی عوسمان. لەوێن دەرێژ بە هەمان شێوە تەماشەی دەکرد هەر سەحابەیەکی کە وەزی خۆش بایە، پارە و پولێکی پێشک ببربایە، زۆر گازندەی لێ دەکرد و وەزەکەی توانم بڵێ مالێ کردبوو کە خەڵک تەقەبولیان نەدەکرد، چکە بە حەڵاڵی خۆ خوا ڕێی پێداوە. ئیمامی عوسمانیش فەرمووی بۆ خۆت بڕۆ ڕەبڵەی بە تاقی تەنێ لەوێن دەرێژیان لە ڕەبڵەی لەوێن دەرێژ وەفاتی کرد. ئەوەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو موعجزەیەکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەربارەی ئەبوو دەڕ دەفەرمێ یعیش وحیدا ویموت وحیدا ویبعث وحیدا. دەڵێ بەتەنێ دەژی، بەتەنێش دەمری، بەتەنێ زیندی دەبیتەوە. طبعاً ئەو جۆرە بیرکردنەوە کەس تەسەووری وەکووی نەبوو، حیسابکە بەتەنێ بۆ خۆی دەژیا، و ڕۆیشت لە ڕەبڵەی کەس لەوێ نەبوو کە وەفاتی کرد، بە تاقی تەنێ دەژیا لە خیوەتێکی لەوێن دەرێ لەو سەحرایی، و بەتەنێش زیندی دەبیتەوە. جامە بەستم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و تەماشەی تەبعی ئەبوو دەڕی کردووە، و نەک تەبعی ئەبوو دەڕ هەر بەعامیش ئینسان خەڵکی فەقیر و هەژاری خۆش بووێتن. ئەگەر خەڵکی فەقیر و هەژارت خۆشویست و لێیان نزیک بیەوە هەست بە مەعاناتیان دەکەی، هاوکاریان دەکەی. ئەگەر هاوکاریت کردن
بەشێکە لە بەختەوەری ئینسانی ئیماندار بەوەی دڵخۆش دەبێت کە دەزانیان کە هەست دەوەی بەدەکاتن کە هاوکاری فەقیر و هەژارێکی کردووە، دەست یارمەتی بۆ فەقیر و هەژارێک درێژ کردووە، ئەو ئینسانە هەست بە ئیطمئنانیەتی دڵ دەکا، هەست بە خۆشگوزەرانی دەکا، هەست بە محەبەت و خۆشەویستیەکی زۆر دەکاتن. ئەو جا دەفەرمێ وەئەمەڕەنی ئەن ئەنظوڕە ئیلا من هو دونی ولا ئەنظوڕە ئیلا من هو فەوقی. ئەو زۆر مهمە بۆی ئینسان بەختەوەر بێ. لە دەرسەکانی ڕابردووش لە هەندێک بابەتدا نەوعەنما ئەو خاڵە بەڵام بەو شێوەمانەوە نەکردو تا ئەو توێ نەکردووە. دەفەرمێ ئەمری پێکردووم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە تەماشەی لە ژیانی دنیادا تەماشەی خەڵکی خوارە خۆم بکەم، یعنی ئەوەی کە لە من وەزعیان خراپترە، ئەوەی کە وەزعی لە من شەپڕێوترە، ئەوەی لە من شوڕترە. چکە دائیمەن ئەگە تو بتوێ سوکنایی دڵی خۆت بێنی، ئەگە بتوێ بەختەوەر بی، تەماشەی لە ڕووی دنیاییەوە تەماشەی خەڵکی سەروی خۆت مەکە لە ڕووی دەوڵەمەندی و خوا پێداوی و یعنی تو پایسکلێکت هەیە تەماشەکەی کابرا سیارەیەکی ئاخر مۆدیلی دەبندایە بڵێ ئەدی لۆ منەوەم پێنی ئاخر وەڵا دڵت دەتەقیتن، ناڕحەت دەبی، بەس بڵێ خوایە لەو خوای بە زیادی بی ئەتۆ پایسکلێکت پێ بە سەدان کەسی دەبینی لە تەنیشتە تودا دەڕۆن بە پێیان دەڕۆن، پایسکلیان پێ نییە، بڵێ من زۆر لەوان باشترم، ئەها من پایسکلم پێوان هیچیان پێ نییە. دائیمەن با قاعیدەیەک بێ شتی خۆمان لە هەموو شتی خەڵکی پێ باشتر بێت، ئەوەتان لەفکر نەچێت. ئەو شتێک کە خوا پێی داوین لای هەموو خەڵکمان پێ باشتر بێت. شوڕە سیارەیەکت هەیە لە ئاخر مۆدیلی سیارەی خەڵکت پێ باشتر بێتن، ئەوەی ئیتووە دڵی بەوەی خۆشکە، دڵت بەوەی خۆش بێ، نەک کابرا ناشکر بێت و ئیدی کەشی پێدەستە بەر نەکرێت و پێی نەکڕێتن، ئەها تووشی نەخۆشی نەفسی دەبیتن. بەسەگە بڵێ الحەمدوللا خوا زۆر شکر چانیە منەوەم هەیە. خەڵک کوڕە خەڵکێ بە پێیانیش خوای گەورە پێشی لێوەرگرتوونەوە، ئیسەقەتیشان ناتوانێت بە پێیانیش بڕواتن. چانیە منەوە مەرکەبێکم هێسواری دەمو دەڕویان کابرا قالبی ساغە لاقی ساغن، تووشی هیچ نەخۆشیەکی نەبووە. جا ئەو تەماشەکردنی خەڵکێک کە لە خوارە خۆتە زۆر گرنگە دەرسێکە بۆ ئینسانی، ئینسان پێی وە بەختەوەر دەبێت دەڵێ الحەمدوللا خوایە خۆ من تەفزیل داوم، ئەمنت بەختەوەر کردووم، فەزائیلی زۆرت بە من بەخشی و بە خەڵکی دیکەت نەداوە. تەماشەی سەروی خۆت مەکە، بەڵام بە پێچەوانەوە لە ڕووی دینداری و موسڵمانێتی و تەقواوە قەت تەماشەی خوار خۆت نەکەی. نەڵێ جاکۆرە خۆچانی من هات کابرا دەبینی مەسەلەن نوێژێ ناکانەس هەندێکە دەڵێت خۆ مچ فڵان کەسینی مەشروبی بخۆمەوە، یان وچی گۆتی قمارێ بکەم. کۆمەڵە سیفاتێکی کابرا بۆ خۆی بڕیار دەداتن کە بەڕاستی لەوی ناوەشێنەوە ئەو کۆمەڵە سیفاتانە. بەس تەماشەی خەڵکی دیکەکە لە ڕووی دینداری و موسڵمانیەتیەوە، کاکە فڵان کەس شەو نوێژاکە ئەمن شەو نوێژم نین، فڵان کەس دووشەم و پێنجشەمان بە ڕۆژوو دەبێن بە ڕۆژوو نیم، فڵان کەس بەردەوام زوبانی بە پارا و بە زیکری خوای پەروەردگار ئەمنە و زیکرەم نییە، فڵان کەس ویردی قورئان خوێندنی هەموو ڕۆژێک جزوێک دوو جزو قورئان دەخوێنێ من نیتم، با چاو لەوی بکەمە من. بەس بێی خۆت بشبهێنی بە خەڵکێکی فاسق و فاجر و بڵێ وەڵا جا من کوڕەچانیە من باشم، ئەمن وەچی گوتێکە تاک نوێژیشم بچن خۆ من دزیان ناکەم. ئەمن جارێک لەگەڵ بەرپرسێکی ئەوە هەندێک قسەی خێرم بۆ کردن، بەرپرسێکی باڵای ئەو وڵاتی ئێمە ئێستاش لە کۆتایی قسەکان وتی مامۆستا موسڵمانی وا هەیە دزیە دەکا و نوێژێ دەکا و دزیە دەکا و قەتڵێش دەکاتن. جا گوتمە تۆ چیوان مەبە، ئەتۆ نوێژێ بکە و بۆ خوا بسوڵحێ، نە قەتڵێش بکە و نە دزیێش بکە. کاک خۆخوانەی گوتووە خەڵکی نە دزیە بکەن و قەتڵێ بکەن و بە ڕۆژوش بن و نوێژێش بکەن. خوای گەورە فەرمی تو نوێژێ بکەن و بە ڕۆژوو بن و قەتڵێ مەکەن و دزیێش مەکەن. بۆ ئەمە مەسەلەن موسڵمانێکی لار و خوار و موسڵمانێکە بۆ خوا نەسوڵحاوە بیکەینە پێشەنگ بۆ خۆمان. خوای گەورە دەفەرمی وەلەکم فی ڕەسوول الله ئوسوەتون حەسەنە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئێمە پێشەوا و قائیدە و پێغەمبەر عەلەیهی سەڵات دەبێت چاوی لێ بکەین. ئەو خاڵە خاڵێکی زۆر گرینگە بۆی کە ئینسان بەختەوەر بێ. خۆشەویستانم، چێ دەکەی قودوەی خۆت؟ چێ دەکەی پێشەوای خۆت؟ چاو لە چێ دەکەی؟
پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مەعالیمێکی بۆ داناوین لە ڕێی ئەبوو ذەڕەوە لە ئوموری دنیا تەماشای خەڵکی خوارە خۆتکە بەختەوەر دەبی دەچیوە دەڵێ منداڵانیش نسحەت دەکەی دایکی منداڵان ئەمە زەحمان زۆر باشە فڵان کە جیرانمان ئاوا هەندە فەقیر و هەژارە فڵان کە جیرانەمان ئاوایە فڵان کە جیرانەمان ئاوایە فڵان کە موسڵمانە ئاوایە ئەوانیش سوکنایی دڵیان دێتن بەڵام مەدێگە چوویەوە فڵان کە ماڵە دەوڵەمەندە ئاوا فڵان کە ماڵە دەوڵەمەندە ئاوا ژیانی منداڵەکانیش تاڵ دەکەی لەبەرەوە زۆر گرنگە ئینسان بزانیتن چۆن هەڵسوکەوت دەکا لەو خاڵەیدا خاڵی دیکە کە دەفەرمێوە ئەمەڕەنی ئەن ئەصیلە الرەحمە وئین ئودبرت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەمری پێ کردووم کە سیلەی ڕەحمی خۆم بکەم ئەگەر پشتیشیان تێکردم بەڕێزانم ئەو خاڵش یەکێکە لەو خاڵانێک کە هەم ئینسان بەختەوەر دەکا و هەم بەرەکەت داوێتە ڕزق و ڕۆزی ئینسان و هەم بەرەکەت داوێتە تەمەنی ئینسان لەبەرەوەی سیلەی ڕەحم ئاگاتان لێبیتن واجبە سیلەی ڕەحم چییە؟ واجبە یعنی دەبێ بەردەوام سەردانی ماڵی براکانت مامەکانت خاڵەکانت پورزاکانت ئەوانەی کە قەرابەتیان هەیە لەگەڵە تۆ ئەوانەی کە قەرابەتیان هەیە لە تۆ نزیکن خزمایەتیان هەیە ئەوە منەتی تێدا نییە واجبە لەسەرت دەبێ ناوە ناوە سەردانیان بکەی و بەسەریان بکەی و ئەحواڵیان بپرسی و بەلای کەمی دڵیان خۆشکەی بە قسەیەکی باش ئەوە واجبە ئەو منەتی تێدا نییە حتا ها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەحابەیەک دێتە لای دەفەرمێ پێغەمبەری خوا من خزمەکانم سەردانیان دەکەم بە سەردانم ناکەن بەردەوام بم دەفەرمێ ئەوەی کە ئەتوو دەیڵێی ئەگەر وابێ کە ئەنەما چۆنە تۆ بڵێ شتێکیان دەچاوان دەکەی کلە هەر شتێکی هەیە کە بە دموچاوانیاندا دەدەی خەل لە بە دموچاوانیاندا دەکەی بەردەوام بە ئەتۆ لەسەری ئەوان ئەگە سەردانی شت نەکەن ئەتۆ سەردانی وان بکە ئەو ڕۆکە بە تایبەتی بەداخۆ دەڵێم لەو جیلەی کە ئێستانە کە دروست بۆ سیلەی ڕەحم زۆر کەم بۆ هەر نەک زۆر کەم بۆ وای لێ دێکە وردە وردە نەمێنیتن تەسەوڕکەن برا تااقەتی نییە سەردانی ماڵی برای کە ئەگەر مەسلحەتێکی دەگەڵدانە بێ مەسلحەتێکی دنیای دەگەڵدانە بێتن منداڵەکان بە تایبەتی کە پێگەیشتون زۆربەی زۆری ئەو گەنج و شەبابانەی کە پێگەیشتون خزمەکانی خۆیان ناناسن خاڵۆزای خۆی ناناسێ پورزای خۆی ناناسێ بۆ چووکە هەمووی ژیانی کردوتە بەرژەوەندی و مەسلحەت بەرژەوەندی و مەسلحەتی لەگەڵ دەکا کە خزم تەواجبە لەسەرت سەردانی بکەی چۆن دەکرێت سەری لێ ببڕی چۆن دەبێت بەسەری نەکەیتەوە لەبەرەوەش ئەوەی کە سیلەی ڕەحم بکات و ئەوەی کە سەردانی خزمەکانی بکە ئەوە خاڵێکی بۆ خۆی تۆمار کردو کە هەم لە دنیا بەختەوەر دەبێ هەم لە دوا ڕۆژیشدا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بەختەوەری دەکاتن و ئەوجا خاڵێکی دیکە کە بەڕاستی و خاڵە زۆر قورسە هەرچەندە بەو خوای خاڵێکی زۆر گرنگە بۆ بەختەوەری ئینسانی ئەویش دەفەرمێ وەئەمەڕنی ئەللا ئەسئەلە ئەحەدەن شەیئا ئەبوو ذەڕێکێک لەوانە بووە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وعد و بەڵێنی لێ وەرگرتووە کە داوای هیچ شتێک لە کەس نەکات کۆمەڵە سەحابەیەک بوو ناگاتان لێبی لەوانە یەکێکی دیکە لەوانە ئەبوو بەکری سیدیق بۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ حتا ئەبوو بەکری سیدیق جاری وا بوو لەسەر وڵاخەکەی قامچەکەی لێکەوتۆتە خوارەوە سەحابەی لە دەوروبەر بوون سەحابەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە کەسی نەگوتووە قامچەکەم وێدەنەوە لەسەر وڵاخەکەی دابە هاتۆتە خوارەوە قامچەکەی دەست کردوتێ و پێیان گوتۆی خەلیفەی موسڵمان هەر بێمت گودا قامچەکەمان وێ دەداوەتی وعدم بە پێغەمبەر داوە عەلەیهی سەڵام داوا هیچ شتێک لە کەس نەکەم دا فڵان کەس قامچیمەوە داواکردنە ئەو قامچێم وێدەوە دەفەرمێ وەئەمەڕنی ئەللا ئەسئەلە ئەحەدەن شەیئا ئەمری پێکردووم کە بۆی کە بەختەوەر بم لە دنیا داوای هیچ شتێک لە کەس نەکەم ئەزانی چەند موهیمە ئینسان ئەگەر ئەو نەفسیەتەی بۆ دروست بێ ئەو ئیمانەی بۆ دروست بێ ئەوەی کە داوا لە خەڵکی ناکاگاتان نەبێ زۆر خۆشەویستە بێ لە ناو خەڵکیدا
حاڵەتی ضروری و جیاوازە کابرا مەسەرەن دەبینی حاڵەتێکی ناچاری ئەوانەیە بەڵام من باسی عام دەکەم خەڵک تەبیعاتی خەڵکی وایە زۆر داوات لێ کرد لێت تووڕە دەبیتن ڕوت لێ وەردەجێڕ ڕوت لێ گرش دەکاتن بەڵام خوا تەبارەک و تەعالە ئەگەر داوای لێ نەکەی لێت تووڕە دەبێتن من لەم یەسئەل الله یەغضب عەلەی ئەوەی داوا لە خوانەکە خوا لێی تووڕە دەبێت بەڵام ئەگە برای دایک و باوکیشت بێ جارێک 2 3 4 5 کرتە پیشە کابرا لێت تووڕە دەبێت تەلەفۆنت لەسەر دەگوژێنیتەوە پشتت تێ دەکا پشتت لێ وەڵامت ناداتەوە ئەوجا دەفەرمێ وأمرني أن أقول الحق وإن كان مرا بەخوا زۆر مهمە ئەو خاڵە هەمیان مهمن ئەوە هەمووی چێ ناخی ئینسان بەختەوەر دەکاتن حەقێکت لەکنە شایەتیەکی حەقت لەکنە لەسەر براکەی خۆت لەسەر منداڵەکەی خۆت ئەزانی کە ئەو شایەتی دەشێریەوە ئەو شایەتەی کەتم دەکەی چەند تەعزیبێکی ڕوحیت پێدەگاتن وا مەزانە بەختەوەر دەبی بەڵێ منداڵەکەت پاراست و ئیدیکەت پاراست و شایەتی بە حەقت بۆ نەداوە شایەتی حەقت لەسەر نەداوە بەڵام ئەتۆ ئاسوودەنی بەختەوەرنی ئەتۆ بەردەوام ئەو زەمیر و ئەو ئیمان و ئەو ئینسافە دائیمەن تەعزیبت دەداتن بەڵام کاتێک کە دەبینی قسەیەکی حەقت لەکنە لەسەر خۆت لەسەر منداڵەکەت لەسەر هەر کەسێکی کە خۆشت دەوێ شایەتێکی شایەتی بە حەقەکە دەدەی با زەرەریویش بیتن ئەزانی چەند بەختەوەر دەبی چەند شادومان دەبی لە دنیادا لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى با دوژمنایەتیتان بۆ خەڵکانی چواتان لێ نەکەن دادپەروەر نەبن عادیل نەبن بە عەدالەتی و بە دادپەروەری لە دنیادا بژین ئەوە نزیکترە لە تەقوا و دینداری و موسڵمانێتی ڕاستەقینە و ئەوجا دەفەرمێ وأمرني أن أكثر من قول لا حول ولا قوة إلا بالله ئەمری پێکردووم کە زۆر ئەو زیکرە بکەم طبعا ئەو زیکرە لا حول ولا قوة إلا بالله زیکرێکی زۆر مهمە یعنی هیچ شتێک لەو دنیایە ڕوونادا بەبێ ئەمر و فەرمانی خوا نەبێتن و هیچ شتێکمان پێ ناکرێ لە چاکە و تاعەت و عیبادەت و خواپەرستی ئیلا بە ئەمر و فەرمانی خوا نەبێتن و هیچ شتێک مەیسەر نابێ ئیلا بە ئەمر و فەرمانی خوا نەبێتن خوای پەروەردگار فاعیلی مطلقە لەو بوونەوەرەدا لەو کەون و کائیناتەدا هەموو شتەکان لە بەردەستی ئەوە دەفەرمێ ئەوە کەنزێکە لە ژێر عەرشی خوای پەروەردگارە تەبارەک و تەعالا خۆشەویستانم ئەو حەوت خاڵە قەناعەت بکەن کۆمەڵە خاڵێکی زۆر گرینگن بۆ بەختەوەری ئینسان بەختەوەر بێ ئینسان خۆش گوزەران بێتن و ئینسان وەکو بڵێ ڕێنماییەکن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆی کە ئێمەی موسڵمان پێیانەوە بەختەوەر بین ئەو سەحابە بەڕێزە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ هەمووی جێبەجێکردن هەتا دەیفەرموو گوتنی حەق ڕەفیق و برادەری پێوە نێشت و ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت چونکە جاری وایە ئینسان بەڕاستی ئینسانی حەقگۆ ئینسانی ڕاست ڕەفیق و برادەرت زۆر کەم دەبن دۆستت نامێنن بۆ چکە خەڵکێک بەڕاستی دۆستایەتیت دەکا ڕەفاقەتت دەکا پێی خۆش نێ عیب و عارەکەی پێ بڵێەوە جارێکت نسحەت کرد دوو جارت هەند خۆت لێ دەشێریتەوە دەڵێ گوتنی حەق دۆست و ڕەفیقی پێوە نێشت و لەبەرەوەش ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بەتەنێ لە ڕەبدە ژیا و لێوێن دەرێ وفاتی کرد هەزار ڕەحمەتی لێ بێتن خوای گەورە تەبارەک و تەعالا عاقیبەتمان خێر کاتن سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکات تا حەڵقەیەکی تر بەخوای پەروەردگارتان دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته